بەڕێگاوین بۆ چاوپێکەوتن لەگەڵ سەربازێکی ون و دڵسۆزێکی ماندوونەناس و کەسایەتیەکی ئەکادیمی کوردستان، کەسێک کە زیاتر لە 3 دەی ژیانی تاوەکو ئەمڕۆ بەخشیوە بە ژینگەی نیشتیمان. ئەو لە ژوورێکی بچووک بەڵام بەهێز و ئیرادەیەکی گەورە خزمەت بە ژینگەی کوردستان دەکات و تاوەکو ئێستا زیاتر لە 7,000 نمونەی ڕۆیەکی کوردستانی لە چوارچێوەی پرۆژەیەکی تایبەتدا تۆمار و پۆڵەند کردووە، بەماش بۆ تەقەڵخانێک لە بەردەم لە ناوچوونیان. دکتۆر سامان عەبدوڕەحمان ئەحمەد سەرۆکی دامەزراوی ڕۆیەکی کوردستان و خاوەنی دەیان توێژینەوە بابەتی ئەکادیمی و کتێب لەسەر ڕۆک و ژینگەی کوردستان بە زمانە جیاوازەکان باز لە تەمەنێک چالاکی و کاری خۆی دەکات بۆ بەشی میدیای ناوەندی ژینگە و ئاوەدانکردنەوەی کوردستان. سەرەتای خوا بەخێر بێن. دامەزراوی ڕۆکی کوردستان یەکێکە لە دامەزراوە زانستیە ژینگەیەکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورە و دەتوانم بڵم ڕۆژاوای ئاسیا و یەکێکە لەو مواسسە زانستیانێک کە کاری زانستی زۆر ورد لە مەجالی یاخود لە بوارەکانی ژینگە و سروشدا ئەنجام دەدەن. دامەزراوی ڕۆکی کوردستان هەر لە ساڵی 2000 یعنی دەتوانم بڵێم لە ساڵی 2010 وردە دەستمان بە کارەکان کردووە، بەڵام یەکتر لە ساڵی 2013ەوە بە بەردەوامی کاری زانستی وردمان کردووە لە بوارەکانی ژینگە و سروشت و ڕووپێوی ڕۆکی و ڕووپێ بۆ جۆرا و جۆری زیندەوەری و هەتاوەکو دوایی. ئەگەر تەماشا بکەی ئێمە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە چەندین پرۆژەی زانستی وردی گرنگمان لە بوارەکانی ژینگە و سروشدا بڵاو کردوتەوە یاخود باڵێن ئەنجام داوە. لەوانە ڕووپێوی ڕۆکی شاخی ئەزمەڕگۆژە، ڕووپێوی ڕۆکی شاخی قەرەداغ و قەیوان و هەورامان و هەڵگورد و سەکران و جگە لەوەش چەندین پرۆژەی تایبەتمان لەگەڵ دامەزراوە جیهانیەکان ئەنجام داوە. بۆ نمونە پرۆژەی پارێزگاریکردن لە پڵنی فارسی و نێچیرەکانی کە بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی ترا ئەنجامماندا و ڕێکخراوی ناوخۆیی و هەروەها ڕێکخراوی جیهانی. و لە هەمان کاتیشا پرۆژەیەکمان هەبوو هەر بەناوی پرۆژەی بوژانەوەی سروشت کە پرۆژەیەکی هەماهەنگی بوو لە نێوان دامەزراوە ڕۆکی کوردستان و زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی لەگەڵ ڕێکخراوی BGCI و فەندی پرۆژەکەش ناشناڵ جیۆگرافی دابینی دەکرد لەو کاتە. پرۆژێکی زۆر تایبەت بوو هەر بەناوی ڕیکەڤەری ئین دە وایڵد یاخود با بڵێن بە کوردی پێدەوترا بوژانەوەی سروشت. کارمان لەسەرەوە دەکرد کە چۆن بتوانین دارستانەکانی بەڕوو لە کوردستانە ببوژێنینەوە و هەروەها چۆن بتوانین ئەو جۆرەی بەڕوو کە هەڕەشەی لە ناوچوونی لەسەرە و لەواچە لە ئایندێکی نزیکا لە ناو بچێت کە بەناوی بەڕووی قەوقازیەوەیە کارمان لەسەرەوە دەکرد کە چۆنەوە بەڕۆ بپارێزین و خۆشبەختانە پرۆژە و پرۆگرامێکی زۆر ورد و گرنگمان لەسەر ئەنجامدا. و ئێستش بە خۆشحاڵیەوە سەرمان خاڵە بە ئەنجامدانی دروستکردنی پرۆژەی دروستکردنی جین بانک یاخود با بڵێن بانکێک بۆ پارێزگاریکردن لە جیناتی ڕواک، بۆ پارێزگاریکردن لە سەروەتی سروشتی، بۆ پارێزگاریکردن لەو ڕووەکانەی کە پێیان دەوتێت ڕۆکی کوردستانی و هەروەها ئەو ڕووەکانەی کەوا گرنگن بۆ وەکو کیستۆن سپیشز بۆ ژینگە و سروشتی کوردستان و هەروەها ئەو ڕووەکانەی کە دەگمەنن و هەروەها ئەو ڕووەکانەی کە پێیان دەوترێت ڕووەکی سەرنج ڕاکێش یاخود پێیان دەوترێت ڕووەکە ئابووریەکان یاخود ئەو ڕۆکانەی بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت سوودی ئابووری لێوەربگیرێ ئیتر بۆ بواری خواردن بێ، بۆ بواری بەکارهێنانە جیاوازەکان بێ و هەتاوەکو دوای. ئەمە وەکو دامەزراوەی ڕۆکی کوردستان و ئێستش بە خۆشحاڵیشەوە ئێستش ئێمە دامەزراوەکەمان بەردەوامە و کاری زانستی زۆر وردەکەین و ئێستش کارەکانمان فراوانترە بەڕاستی و لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە دامەزراوەی نێودەوڵەتی لەگەڵ کۆمەڵێک زۆر لە دامەزراوەی ناوخۆیی کار دەکەین و لە هەمان کاتێکشا بەشێکی زۆری دامەزراوەکان، زانکۆکان، ئەو کەسانی کە دەخوێنن لە بواری ماستەر و دکتۆرا سوودێکی زۆر گرنگ لە دامەزراوەکەی ئێمە وەردەگرن، چونکم دامەزراوەکەی ئێمە خاوەنی هێرباریەمێکە یاخود خاوەنی گیاخانەیەکە یاخود خاوەنی پوشگەیەکە کە دەتوانم بڵێم یەکەم پوشگەیە لە سەرتاسەری
عێراقا و لە هەمان کاتیشە گەورەترین پوشگەیشە لەسەر ئاستی کوردستانی گەورە کە ئێمە نزیکەی بۆ 170,000 نمونەی ڕۆکی دەبێت لە ناوام گیاخانە ئێمە پاراستومانە و بە بەردەوامی خەڵکی ناوچەکانی تر لە کوردستان دێن بۆ سەردانیکردن و بینین و چێکردنی ئەو داتا ئەو سامپڵانەی کە ئێمە کۆمان کردوتەوە و لە هەمان کاتیشدا بە بەردەوامی ئێمە بە هەوڵمان داوە هاوکاری سەرجەم ئەو دامەزراوە و ڕێکخراوانە بین کە لە بواری ژینگە و سروشت و پارێزگاریکردن لە ژینگە و سروشتدا کار دەکەن. پرۆژەی دروستکردنی جین بانک یەکێکە لەو دامەزراوانەی کەوا تۆ یاخود شانە یاخود پێکهاتەی ئەو ڕۆکانە لەو جین بانکە ئینشاڵڵا لە ئایندەدا دەپارێزرێ و هەڵدەگیرێ بۆ نەوەکانی ئایندە چونکە من دایم وا دەڵێم یعنی کاری زانستی ژینگەیی پێویستی بە بەردەوامی هەیە. بەشێکی دیکە لە کارەکانی ئەم دامەزراوەیە دۆزینەوە پۆڵێنکردن و پاراستنی کۆمەڵێک لە ڕۆک و بژوگەی دەگمەنە لە کوردستان کە مەترسی لە ناوچوونیان لەسەر و لە ژوورێکی تایبەت و ستانداردا بە شێوەیەکی زانستی ناسنامەیان بۆ دروستکرا و پۆڵێنکراون و پارێزراون. دامەزراوەکە هاوکات کاریان لەسەر چەندین ڕۆکی دەگمەن و تایبەت کردووە. ئەمەش هەوڵێکی دیکە پەرەپێدان و پاراستنی ڕۆک بووە لە کوردستان. ئەمە سەرەڕای ئەوە لە ناو زانکۆی ئەمریکی سەدان نەمام لە جۆرە جیاوازەکانی داربەڕوو لەلایەن ئەم دامەزراوەی بەرهەم هێنران و دکتۆر سامان عەبدوڕەحمان بەم جۆرە باز لە تایبەتمەندی ئەم پرۆژەیە دەکات. ئەم پرۆژەی بەڕوو من وەکو لە ژووریشەوە ئاماژەم پێدا ئێمە کاتی خۆی پرۆژێکشمان هەبوو بە ناوی ریکەڤەرین دە وایڵد بژانەوەی سروشت یاخود بژانەوەی دارستانەکانی بەڕوو چونکە ئێمە دەزانین لە سەدان 90 بۆ 93 دارستانەکانی کوردستان بەڕووە ئەگەر بەڕوو بڕوە و لە ناو بچێتەوە لە سەدان 90 دارستانەکان لە ناو دەڕوا لە دەستت لەبەرەوە ئێمە بوونی بەڕوو گرنگی بەڕوو ینی پێکهاتەی استراتیژی بەڕوو لە دارستانەکانی کوردستانە وەکو کیستۆن سپیشزێ یاخود با بڵێن وەکو جۆری بنچینەی و ئەساسی دارستانەکانی ئێمە هەر لە کۆنەوە ئێمە گرنگیەکەی دەزانین هەر بۆیە لەبەرەوە ینی ئێمە بە بەردەوامی جەختمان لەسەرەوە کردوتەوە بەڕوو ڕواندن بکەین بە کەلتور بەڕوو ڕواندن بکەینە بەشێک لە ژیانی ڕۆژانەی تاکەکانی ئێمە و بە خۆشحاڵیشەوە ئێمە ئێستا هەوڵمانداوە بە ڕوژ بێنینە ناو دامەزراوەکانەوە ینی بۆ نمونە ئێرە ئێستا دامەزراوەی یاخود با بڵێن ئێرە زانکۆی ئەمریشیە لە ناو زانکۆی ئەمریشیە چەند شوێنێکمان ئێمە کردو بە دارستانی بەڕوو ئەگەر تەماشا چواردەوری خۆمان کێمێکێکە لەو شوێنانەی کە هەمووی بەڕووە و کردومانە بە دارستانی بەڕوو و بەڕوو جگەلەوەی کە وەکو دارەکانی تر گەورە دەبێ و بگرە گەورەبوونیشی لە هەندێک کاتا خێراترە لە هەمان کاتیشە لە دوای چەند ساڵێکەوە بەڕوو پێویستی بە ئاو نییە وەکو لە ڕۆژ ژوورەوە ئاماژەم پێدا گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەوە چێ بەرەو ئەو خاڵە هەنگاو بنێ کە ئێمە ئاو لە کوردستانە کەم ببێتەوە ژینگە و سروشتەکەمان گۆڕانکاری بەسەردابێ هەندێک لەو درەختانێک کە توانای بەرگەگرتنی ئەو گۆڕانکاری کەش و هەوایان نەبێ دیسەپێرە بن لە ناو دەچن دەڕۆن ون دەبن دەمرن بەڵام داربەڕوو بە دڵنیاییەوە یەکێکە لەو درەختانەی کەوا زۆر بەهێزە و بەتوانایە و بە ماوەیەکی دوور و درێژ دەتوانێت بەرگە بگرێ لەبەرەوە من دایم ئەو پەیامە دەنێرم بۆ ئەو کەسانی کە دەسەڵاتدارن یاخود ئەو کەسانی کە توانای ئەوەیان هەیە بڕیار بدەن لەو باخچانە و شوێنە گشتیەکان و هەتاوەکو ئەو شوێنانیشی کە سەوز دەکرێ داربەڕوو بکەنە بنچینەی دروستکردنی پارکەکانیان بنچینەی دروستکردنی ئەو ناوچانەی کە سەوزی دەکەن چونکەم داربەڕوو هەر کەسێک یاخود هەر ناوچەیەک داربەڕوو بڕوێنێ بە دڵنیاییەوە کارەکەی سەرکەوتوو دەبێ و بە دڵنیاییشەوە پرۆژەکەی بەردەوام دەبێ و لە ئایندەی شای شەڵای کێشەی بۆ دروست نابێت.